بناوي خداي بخشندي مهربان هزارها هزار شكر سپاس بو خداي مهربان درود الصلاة والسلام خواهي برجة تسرد پیغمبری پیشوا ولسر آل و أصحاب يار و ياوراني تاروجي دوائي خوش غويستان برزان لا تفسير جزء قد سمع الله قيشتن سورة الصف واتريس أو سورة يشيك لسورة كاني جزء قد سمع الله سرتا بيناسي سورتك ناوي سورة الصف واتريس جماري آية كاني تارد آية سورتك مكية لدوي سورة التغابن دابزيا زنجيري شيستو يكمينا لنا سورة كاني قرآني بيروز توركاني أو سورة بباك راقرتري خواي قورا بس سبح لله دس بيدكا سرزدش كردن وقلي كردن لو كساني كرداركان يان بيتواني قفتاركان يانا مجينيدان ببيغمبري كوتا محمد المصطفى صلى الله عليه وسلم كان ناردراوة برين مونيكارو عيني راسو دروس للايني دو بيغمبري خوا عيسى وموساوة خالي توارا قورترين وبقازانسترين بازرقاني برواهينان بخواي قورو تيكوشانو جهاد كردا لبيناي خواي قورا خالي بينزم لو بابتاني لو صورة باسكراوة تاولي كردد لشوين كوتواني عيسى بيغمبر صلاة والسلام خواي لسربي بو سرخصني آيني راستو دروست دوار روج وداهاتوش هر تنها بو آيني بيروزي إسلاما توري سير پەیوەندی بە سوورەتی پێشوو لە سوورەتی پێشوو خوای گەورە باسی پەیماندان و پشتیوانیکردنی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم کرا باسی یەکڕێزی ناو مسلمانان لە نێوان یەکتر باس کرا لە ناوخاک و نیشتیمانی خۆیان کە دۆست و پشتیوانی یەکتر بن کۆمەڵگەیەکی تۆکمە و پشتیوان و هاوکار و یارمەتی دەربن لەگە یەکتر لەو سوورەتە پیرۆزەدا باسی چۆنیەتی بەگەڕخستن و بەکردارکردنی ئەو پشتیوانی و پەیماندانە دەکات بۆ سەرخستنی ئاینی پیرۆزی ئیسلام پشتیوانی خودا و پێغەمبەرەکەی لە دەرەوەی بازنەی ئیسلامەتی و لە بەرامبەر نەیارانیش چۆن یەک ڕیز و یەک هەڵوێز بن مسلمان کاتێک لە ناو خۆیدا لە ناو وڵات و خاک و نیشتیمانی خۆیاندا یەک ڕیزن یەک هەڵوێستن یەک هەست و دەستن لەو کاتێک لە ڕیزی سەفی جیهادکردن غەزاکردن لە پێناوی خوا دەبی لەوێش بە هەمان شێوە بن گەورەی ئەو سوورەتە عەبدوڵڵای کوڕی سەلام دەفەرموێ باسی ئەوەمان کرد چێ دەچێتە لای پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم پرسیاری لێ بکات چ کردەوەیەک خۆشەویستە خۆشەویستترین کردەوەیە لای خوای گەورە کەس هەڵنەستا بچێت اینجا پێغەمبەر صلى الله عليه وسلم یەک بە دوامانی نارد هەمومانی کۆ کردەوە ئەو سوورەتەی هەموو بۆ خوێندینەوە ئیمامی ترمیذی و ئیمامی ئەحمەد ئەو فەرمودەیان جێڕاوەتەوە بەشی یەکەم لە ئاەتی ژمارەیە کە تا ژمارە 7 تەوەری چوارەم مانای وشەکان سەبەح لله پاک و بێگەردی و شکۆمەندی تەنها بۆ خوای گەورەیە العەزیز زاڵ و دەسەڵاتدار الحەکیم کاربەجێ کارزان لیمە بۆچی ئامرازی گلەیی سەرزنشکردنە کە بوڕەمەقتەن لە هەموو شتێک زیاتر خودای گەورە ڕقی لێی بێت بنیان و مەرسوس خانووی داڕێژراو لە مس لیمە تؤذونەنی بۆچی ئازارم دەدەن فەلەمما زاغوو کاتێ دڵەکانیان وەرد سەرخە لایدا الفاسقین دەرسول ئاین لە فەرمانی خودا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم یودعا بانگ دەکرێت داوای لێ دەکرێت تەوەری شەشەم مانا و تەفسیری ئاەتەکان عەبدوڵڵای کوڕی سەلام دەفەرمێ باسی ئەوەمان کرد لە پێشەوە باسمان کرد طبعا دیارە هۆی دابەزینی ئەو سوورەتەیە یعنی برین لە فەزد و گەورەی ئەو سوورەتە بەڵێ خوای گەورە دەفەرمێ سەبەح لله واتە پاک و بێگەردی بۆ خوای گەورە کەلیمەی سەبەح لله واتە هەرچی صفاتی دەقس و کەم و کوڕیە خوای گەورە لله ئەوە لایق بە خوای گەورەیە و هەرچی صفاتی جوان و پاک و باش و چاکە لە ناو صفاتە جوانەکان کە ئەوەی بە خەیاڵ و بە عەقڵماندا دێ شایستەی خوای گەورەیە گونجاوە لە بۆ خوای گەورە مولکی خوای گەورەیە سوبحانه وتعالى ئەو صفتانێ کە صفەتی ئولوهیەتە نابێ بدرێتە پاڵ هیچ کەسێک جگە لە ذاتی ئەڵڵا ئەگەنا ئینسان تووشی شیرک دەبی لۆیە
ئێمە کە دەین سوبحان الله پاک و بێگەدی بۆ خوا ئەو کەلیمەیە لە بۆ هیچ شتێکە بەکار نایە هەر کەسێک ئەو شە بەکاربیری لە بۆ جگە لە بۆ خوا تووشی شرک دەبی لۆیە سبح لله واتە تەسبیحات ئەو بە ڕاگرتنی خوای گەورە و پاڵدانی صفەتی خوایەتی تەنها شایستە و مولکی خوای گەورەیە ما فی السەماواتی و ما فی الأرض ئینجا ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویدایە ئەو تەسبیحات و بە پاکگرتنی خوای گەورە ئەنجام دەدەن هیچ شتێک نییە لە ناو مەخلوقاتی خوا بە زمان حاڵی خۆی تەسبیحی خوای گەورە نەکا ئەو ئاسمانە ئەو ئەستێرەیە ئەو ڕۆژە ئەو مانگا زەوی بەرد دار ئاو هەر هەمووی وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم تسبيحي روش أوي كاتك همو بيانيك هل دي أمر فرماني خواهي قولت زي بزيدك حتى أوجي بودي مانك بدر كوتني لسرتاي مانك لاوازا إنجا ورده قورة دبي حتى پر دبي إنجا لاوازا بتوا أو إشو كاريوية أو زوي أو قرقرتنا پەیدابوونی سەرچاوەی بژێوی ئینسانە ئاو سەرچاوەی ژیانی خوا دایناوە هەموو ئەوانە تەسبیحاتی خوای گەورە دەکەن بە زمان حاڵ و مەقاڵی خۆیان پێمان دەڵێن خوای گەورە تاک و تەنهایە وهو العزیز الحەکیم ئەو خودایەکی زاڵە دەسەڵاتدارە بەهێزە لەگەڵ دەسەڵاتداری و بەهێزی خودایەک نییە تۆ قێنەربی نەخێر الحەکیم ترسەکەی دەسەڵاتداریەکەی زاڵ بوونەکەی حکمەتی لەگەڵە خوای گەورە بانگت دەکا خوای گەورە خۆشەویستت دەکات خوای گەورە پێت دەڵێ دۆزەخم دانایە بۆ ئەوەی نەتێناوی نەک بۆ ئەوەی بتسوتێنم یا ئەیها الذین آمنوا ئەی بڕواداران لم تقولون ما لا تفعلون بۆچی قسەیەک دەکەن بەڵام بە کردار جێبەجێی ناکەن هاتە مەشا بکە کەبوڕە مەقتەن عیند الله گەورەترین شتێک کە خوا ڕقی لێ بتەوە کەلیمەی مەقت لە زمانی عەرەبی واتە قێزەون یاخود ئەو شتەی کە خوا ڕقی لێیە لۆیە گەورەترین شت کە خوا ڕقی لێ بێتەوە گەورەترین تووڕەبوون و ئەو شتێک کە خوا ڕقی لێیەتی عیند الله لای خوای گەورە ئەوەیەکەوە ئەن تەقولوا ئێوە قسەیەک بکەن ما لا تفعلون بە کردار جێبەجێ نەکەن ئیبن الجەوزی دەفەرموێ المسكين كل المسكين هجار رنزرو فقير من ضاع عمره في علم لم يعمل به همو عمري خوي صرف كلا علم لزانستك لك بلام عملي بينك زور زانستيا هيج سودينيا سبحان الله هيج استفادة بإنساني طبعا هيج زانستغنية لو صروا يزوي دابندري ببي استفادة بي بلام هندك كسيا دەرچە دەبینەوە لە زانستەکەی خۆی ڕەبتی دەکە ئەو زانستە دنیاییە لەگە قیامەتی خۆی زانستی بیرکاری وەرە بڕۆ بزانە چی تێدایە لەو خزمەتکردنی دینی خوا زانستی کیمیا زانستی فیزیا ئەحیا هەر زانستێک ئەگەر ئینسان بیبەستێتەوە لە بۆ قیامەت بەکاری بینی بەڕاستی ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە لێ دەفەرمێ فەفاتەه لەذات الدنیا ئەو کەسەی خۆی لە زانستێک سرف دەکا کابرا طبیبە پزیشکە ئەندازیارە پارێزەرە مامۆستایە هەموو عمری خۆی سرف دەکا تام و چێژی لێ دەبینی سوودی لێ دەبینی لەو زانستە وخەیڕات الآخرة بەڵام بێبەش لە سوود و قازاندی قیامەت لۆیە فقدم مفلسا على الله تعالى لروج قيامته بدز بطالي دستو خزمت خواي قولا هيد استفاديتي لو زانس وزانياريا نكرديا او ابن الجوزي لتفسير كي خوي هنا رحمة خواي لسلوي إن الله يحب الذين يقاتلون في سبيله أي بروار داران بزانا خواي قولا أو كساني خوش دوي يقاتلون في سبيله كجنگ دكن غزا دكن خويان دكن قرباني لبيناوي سرخصني ديني خوا في سبيله واتا لبيناوي ريقاي إسلام يعني كسك خواي قولا چي خوش دوي أوي كوا دجنجي في سبيله لبيناوي خواي قولا لو الصحابة فرمي يا رسول الله الرجل يقاتل حمية والرجل يقاتل رياء والرجل يقاتل سمعة فأيهم في سبيل الله أي پیغمبر إخوة بياوك دي شردك لو حمية دمارجيري عشائري دمارجيري حزبي دمارجيري نتوي
پاڵی پێودەنێ شەڕ بکە هیچ مەبەستە چکەی نییە یان کەسێک لە بۆ سومعە و ناودەنگ برین کەسێکی ئازایە پاڵەوانە بەڕاستی شەڕێکی چاچی کرد یان کەسێک خۆی بە دەردەخا کامیان لە پێناوی خوایە پێغەمبەری خوا قاعیدەی زۆر جوانی دانە فەرمووی من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله هەر کەسێک بجەنجێ شەڕ بکە بۆ ئەوەی کەوا کەلیمەی خوای گەورە کە قورئانە کە ئیسلامە بەرز بی باڵا بی گەورە بی فهو في ئەوە لە پێناوی خوایە ئەگەرنا هەر جەنگ و جیهادێک هەر غەزایەک لە پێناوی غەیری ئەوە بەستە بی ئەوە جاهیلیەتە ئەوە نەفامیە لۆیە کەواتە خوای گەورە کەسانێکی خۆش دەوێ کەوا جەنگ دەکەن لە پێناوی خوا بە شێوازێک سەفەن بە یەک ڕیس لە بەرامبەر دوژمن ڕادەوەستان کە ئەنەهم بنیان و مەرسوس وەکو دیوارێک دا ڕێژرابی بە مس زۆر بە قووەت ئاوە خشتەکانی چوبتە ناو یەکتر ئینجا مسی لە بەین کرابیتن طبعا مس ئەگەر دیوارێک بە ئاسن و مس تێکردبی لە زمانی عەرەبی بڵێن پۆڵا یعنی بربەستەکی پۆڵایین ئاوە چوینە ناو یەکتر ئەو ئیماندارانە ئەو لە چێ ئەو نەوعی ئیماندارە دروست دەبی لەو وەلاو بەڕایی لە سوورەتەکانی پێشی باسمان کرد ئاوا لۆ یەکتر توینەوە ئاوا چوینە ناو دڵی یەکتر ئاوا خۆشەویستیان لۆ یەکتر هەیە ئەوانن بەڕاستی خوا ئەو جۆرە کەسانی خۆش دەوێت ئێستا ئامادەن سینجیان دەدەنە بەر شیر و تیر و ڕم و بەرامبەر بە دوژمن ڕادەوەستن ئەوانە مجاهیدن ئەوانە لە پێناوی خوا شەڕ دەکەن لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەر جەنگ و جیهادێک مسلمانەکانی پێش شەڕ کۆ دەکردەوە دەیکردنە یەک ڕیس وەکو سەفی نوێژ بە ناویاندا داهاتوو دەچوو لێنە دەگەڕا یەک کەس بە قەدای یەک شانیان پێقاتیان لە یەکتر دوور بایە ڕێکی دەخستن لە سەفەکە نابا یەکێک بێتە دەرێ یەکێک لە پاش و پێش بینا هەمیان ڕێک دەخست بەو شێوەیە پێش ئەوەی یعنی هەم بەلاشە هەم بەدڵ ئەوانە دەبی کو دڵیان لەگەیەکە دەبی بەلاشەش ئاوا ئامادە بن ئاوا ڕێک بن ئاوا بەو شێوەیە بن لە بۆ جەنگان لە دژی دوژمن لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جەنگی بەدر مسلمانەکانی ڕیس کرد دوای ئەوەی دوعایەکی زۆری کرد ئینجا مسلمانەکانی ئاوا ڕیس کرد تیرێکی لە دەست بوو سەف بە سەف دەگەڕا حتا گەیشتێک لە سەحابەکان ناوی سەوادی کوڕی غوزەیە بوو پێغەمبەری خوا فەرمی ئیستەویە سەواد ئەی سەواد جوان ڕابووە سەقیتە خۆی هاتووە دەرێ لە ناو ڕیزەکە سەواد دەستی بە زیجی گرت و فەرمووی یا ڕەسوول الله ئەوەیە خۆشەویستی خوا و پێغەمبەر ئەوەیە کە بەڕاستی ئینسان خۆی لە خوای گلاکاتەوە دەستی بە زیجی کرد یا ڕەسوول الله ئەمنت ئازاردا پێغەمبەری خوا فەرمووی چێ هەیە حەقەکەم لەسەریتی بالێم وەگرتەوە سەواد دەستی برن کرد یا ڕەسوول الله ئەمن حەقەکەم لەسەر توەیە دەمەوێت بمدەیەوە چی ئەی سەواد تازە تیرەکرد لە زگمدا پێغەمبەری خوا هاتە بەرامبەری فەرمووی ئەی سەواد تۆڵەی خۆت وەربگرەوە چکە ڕۆژی قیامەت دینار و درهەم نییە خاتر و خاترانە نییە لۆیە سەحابەکان زۆر پەرێشان بوون هەر یەکە هاتەکەندا سەواد کورەبی کە لەو خاتری خوا داوان لێ دەکەم ڕەجان لێ دەکەم کورە لە پێغەمبەری خوا نەدەیەوە وتی بەخوا ئیلا تۆڕی خۆمی لێ دەکەمەوە چەندی پارەت دەوێ ئەو حەقی خۆت لێ دەکڕمەوە گوتیان بە پارە نای فرۆشمەوە ماڵی دنیا چییە تۆڵی خۆم دەوێتەوە اینجا پێغەمبەر تیرەکەیدا دەستی فەرموو ئەی سەواد فەربوو لە زگم بدەوە وتی ئەی پێغەمبەری خوا لەو کاتەی لێت دام زگم ڕوود بوو اینجا پێغەمبەری خوا زێکی خۆی هەڵماڵی فەرمووی ئێستا لێیدەوە سەواد باوەشێکی لە پێغەمبەری خوا دا پڕ بە دە و دڵی خۆی زجی پێغەمبەری خوای ماچ کرد پێغەمبەر فەرمی ئەوە چییە وتی ئەی پێغەمبەری خوا ئێستا ڕوبەڕووبوونەوەی دوژمنانە نازانین ئێمە لەو شەڕە دەردەچین یا تێدەچین لۆیە حەزم کرد ئەگەر بچمەوە خزمەتی خوا ئاخر شت عەهد لە دنیادا گەیشتنی پێستەی من بە پێستەی تو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو خۆشەویستی ئەو محەبەتە ئەو ئیمانە لە ناو دڵیاندا بوو اینجا خوای گەورە دەفەرمێ وإذ قال موسى لقومه ئەی پێغەمبەری خوا باسی موسا پێغەمبەر بکە لە بۆ ئومەتەکەت کاتێکەوە بە بەنی ئیسرائیلەکانی قەومی خۆی وت یا قەومی ئەی گەلەکەم ئەی خەڵکی بەنی ئیسرائیل لیمە تؤذونەنی بۆچی ئازارم دەدەن بۆچی ئەشکەنجە عەزیەتم دەدەن ئازاردانی خەڵکی بەنی ئیسرائیل زۆر ئەشکەنجە و ئازاری موسا پێغەمبەریاندا خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تكونوا كالذين آذوا موسى
فبرأه الله مما قالوا نكن ايوا عزيتي پیغمبر بدن وكو بني اسرائيل عزيتي موسى پیغمبر ياندا فبرأه الله مما قالوا خواي قورب موسى پیغمبري بريك دفاعي ليك لو قسو تومتاني كدانا بال موسى پیغمبر عليه السلام وكان عند الله وجيها. طبعا لا حديث هاتوا حديث بخاري بني اسرائيل خويا عند شج بروتو قوتي همو لبرتاوي يقتل لسكاني للرباركات پیغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي إلا موسى نبي لبرتاوي خلق خوي رون ندكر دوا اشتشي ناشرين ناريكا نالايق برامبر بتايبت پیغمبرك بويا موسى پیغمبر عليه الصلاة والسلام دتو پنايك يا خلق تول بأوزا وتيا والله موسى بويا ودكا لبروي عيبتي لداميني هي عيب نبي مثلا يقولك يا مثلا أو كقربي يعني أو نخوشيكا لو موسى پیغمبر ودكا لو دلي موسى پیغمبر خواي قولا لوي أو عيب لسا موسى پیغمبر لابدا پیغمبر خوا دفرمي روجتيان موسى پیغمبر سو خوي شوشت كز لوي نبو زلككاني لسبر دچي دانا سو ناو ربارك كان يكلوي در خوي شوشت لو كاد ديتي بردك هرات طبعا يقول معجزه بردك هراتو زلككاني موسى پیغمبر لسا بشتا موسى پیغمبر بدو بردكي كت ببردك قوتانكي دستي لبردكي دا ديقو ثوبي يا حجر ثوبي يا حجر زلك كان بدو اي برد حيام دتي خلق من بينا ضلي بوشوي بدرك اللو بني اسرائيل كان كهيتي نبوا او حديث امام بخاري نايتي رحمتي خوي لسربي بل لما تؤذونني بوتي اشكندو ازارم ددن وقد تعلمون اني رسول الله كاتك دزان من پیغمبري خوام خواي يقول مني ناردو اليكم بو ايوا فلما زاغوا ازاغ الله قلوبهم بلام كاتب بني اسرائيل ورد سرخان لو راسيا لا يندا بشتيان كلا امر فرماني خواو موسى پیغمبر ازاغ الله قلوبهم خواي يقول زيادة الضليان الركر ثم قصد من بعد ذلك فهي كالحجارة ضليان وكبردي ليهات بإذن حقيا والدقر والله لا يهدي القوم الفاسقين خواي يقول الريموني خلقان يقناك كدرسونا لا إسلام كدرسونا لهمو عاداتو لهمو اشتكي جوانو لهمو صفاتي ريك انت خواي يقول فرمي اي پیغمبري خوا واذ قال عيسى بن مريم باسي عيسى كري مريم بكلبو امتكت كاتك عيسى كري مريم فرموي يا بني اسرائيل اي بني اسرائيل يكان اي خرشينا اني رسول الله اليكم من پیغمبري خوام خواي يقول مني ناردو بو ايوا مصدقا لما بين يدي من برازدانري كتابكي بيش خومم كلموسى هاتو من التوراة كتوراة ومبشرا برسول ومن مجيني درم من مجيني بخشم بو ايوا اي بني اسرائيل يكان بهاتني پیغمبرك من بعدي لدواي من اسمه احمد كناوي احمد طبعا دلين پیغمبري خوا صلى الله عليه وسلم لا اسمان باحمد ناو غانجي هبوا لا انجيل باحمد پیغمبري خوا ناوي هاتوا لويا لا لو انجيلي كوا محرفنيا نقورايا پیغمبري خوا ناوي هاتوا حتى پیغمبري خوا صلى الله عليه وسلم لانجيل باسي دكري دلين او پیغمبري كوا من ارض الحران يهاجر الى ارض فاران ناوي مكة قديم فاران بوا يعني تياهيك لمكة مناي فاران بوا حران او شوني بردلان يعني پیغمبر لا خاكشي بردلان يعني بردي ليك مدينة كوز دكالو اندري انت دفرمي او پیغمبرا ليس بفض ولا غليظ لقرآن إخوة يقول همان وصف پیغمبر دكا سبحان الله أو وصفان هم إلى إنجيل هاتيا بتايب إنجيل برنابا كإنجيل يقول لو صالاني دوائي لنا وكونا كنيسة دي تراوا ك نسخة أصليبو هدس كاريتي نكرابو باسي أو حقيقة ندكا لسر هاتني پیغمبر إخوة بلام حرزو استيان بشارنا وبلام كتدستي خلقانيتي زور استا إنجيل برنامه تنلا بريتي ماوا فلما جاءهم بالبينات كاتكوا او پیغمبري خوايا محمد المصطفى هات لو ناو بني اسرائيل كان لو ناو زلك كان كدشيان زاني وبيغمبري حقا قالوا هذا سحر مبين وتيان براستي او فرتو فيلو او
سحرك لإيمة كرايا واتا طبعا كلمة سحر لزماني عربي واتا تساو بس بون يعني تساو من بس ترايا وكو فير مال لكرايا بمعنى كيد وفرتو فيلدي سحر بمعنى يشتقدي لغير حقيقة خوي واتا او اشتيكا او راستيانية او فرتو فيرش رونو اشكرايا اما برواما نية بو بيغمرا انزا خواي قرد فرمي ومن اظلم ممن افترى على الله الكذب تكسي لو كس ظالم ترو استمكار ترى لوي كوا افترى بختانو هل بستراو هل دبستي على الله لسر خواي يقول الكذب اشتدرو ناراد نالايق دادات بال خواي يقول تدلي خواي يقول هيت بيغمبرين النار يا بني اسرائيل كان ديانغو ما انزل الله على بشر من شيء خواي يقول هيت كتابه شي دار بزانديا لسر هيت مروفيك وني او كتابانا يان اواني كوا دروين هل دبستا بسر خواي يقول وكو جولك كان لو خويا قصيان دكت تحريف قرآني عندك وكو جولك كانوا بني إسرائيل وهو يدعى إلى الإسلام أو كسلكاتك دا أجر جولكي أجر قاورة أجر بشركة بانجي ليدك لوي كواببت مسلمان إمام براستي كان بيني باوري هبي بلام أو باور نايني دزق لوي باور نايني دينك شي بين حقا بي أفسناوية بيشتشي خرافة دريوانية والله لا يهدي القوم الظالمين براسي خواي يقول كسانك هداية نادا كلا حق لا يندايا ظلم بمعنى الميل عن الحق واتلا لو حق لا يندى يان اواني الري شرش يانقر يان اواني استميان لخوي يانكردو هل بجي بيغمبر كان ينكر توري حوتم سبارد با سودو پنجا هەڵنراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزەیە کەم هەرچی بوونەوە و دروستکراوی خوای گەورە هەیە بە شێوەیەکی تایبەت بەخۆی یادی خوای گەورە دەکات ملکەتی بۆ خودای گەورە دەنوێنی تەنها مرۆڤ هەندێک لە مرۆڤی لا دەرنەبێت. خاڵی دووەم هەموو قسە و گفتارێک کاریگەریەکەی پەیوەستە بە جێبەجێکردنی لەلایەن ئەو کەسێک قسە دەکات واتە کەسێک ئەگەر قسەی کرد و کاریگەریەکەی کو دروست دەبێ و قسە ئەگەر ئەو کەسە بەخۆی جێبەجێ بکە. خاڵی سێ یەکڕیزی و تەبایی هۆکاری سەرکەوتنە مایش کۆمەندیە بۆ هەموو چین و توێژێک وەک پێویستە مسلمان بە هیچ شێوەیەک ڕێگە نەدات بە درز و کەلێن پەیدابوون لە نێوان خۆی و برا مسلمانەکەی واتە لە دڵی شتێکی هەبی بوغزە غەرەزەک شتێک چارەم یان بینی نەبی چارەم هەر هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێ ئەشکەنجە و ئازاد دراون هەر یەکەو بە شێوە شێوازێک چونکە خاوەنی بڕوایەکی پتە و تۆکمە بووینە بە کردار و کوفتارەکانیان سەلماندویانە بانگەوازی ڕێگای حەقی ڕاست بووینە لە کۆتاییشدا ئارامگر و خۆڕاگر بووینە. خاڵی پێنجەم لادان سەرەتا لە ئەندامەکانی لەش و لە گفتار و کردەوەکانەوە دەست پێ دەکات دواتر کاریگەری لەسەر دڵ دروست دەکات دڕەقی و خراپی مرۆڤ هۆکارەکەی سەرەتا لە خودی مرۆڤەکە خۆیەوەیە خۆیەتی خۆی سۆز و ڕەحمەت و چاکەی خوای گەورەی ناوێت. خاڵی شەشەم زنجیرەی هەر هەموو پێغەمبەران یەک ئاراستە و یەک پەیام و یەک مەبەستە هاوکار و پشتیوان و تەواوکەری یەکتر بوونە دەستاودەست ئەم ئاینەی خوای گەورەیان بۆ ئێمە هێناوە. خاڵی هەفتەم حەق و ڕاستی لێڵ و ئالۆز نابێت بە هیچ شێوەیەک بە هیچ کەسێک بەڵام مرۆڤەکان خۆیان بۆی نەگرتنە بەری هۆکاری بینین و تێگەیشتن حەق و ڕاستیەکە لە خۆیان دەشێوێنن. هەشتەم ڕوونکردنەوە سەبارەت بە زیکری تەسبیحات زیکری تەسبیح دوو جۆرە یەکەم بە بیر و باوەڕ و تێگەیشتن کە بە هیچ شێوەیەک نابێت صفاتی کەم و کوڕی و نەنجی بدرێتە پاڵ خوای گەورە وەکو پاڵدانی منداڵ بۆ خوای گەورە یان بێهێزی و بێدەسەڵاتی بدرێتە پاڵ خوای گەورە وەکو جوولەکان دەیانگۆ خوای گەورە ماندی بوو لە دروستکردنی ئاسمانەکان کاری خراپ بدرێتە پاڵ خوای گەورە ئەوانە بە هیچ شێوێک نابی بدرێتە پاڵ خوای گەورە هەر وەک دەبی هەرچی صفاتی جوان و باشە بدرێتە پاڵ خوای گەورە. دووەم شێوازی تەسبیحات بە گفتار و زوبان دەری ببڕی بە وتنی سوبحان الله. ئازاردانی موسە لەلایەن گەلێکەیەوە خوای گەورە لە قورئان باسی کردووە لە سوورەتی ئەحزاب کە دەفەرمێ یا ئەیوهە الذین آمنوا لا تكونوا كالذین آذوا موسى فبرأه الله مما قالوا هەروەها لەو فەرمودەی کە لە صحیحی بوخاری هاتووە ئەوەشمان باس کرد کەوا بەو شێوەیە بەنی ئیسرائیلەکان شتی خراپیان دەدا پاڵ موسا پێغەمبەر. خاڵیشتی سەبارەت بە ناوهێنانی پێغەمبەری خوددا بە ئەحمەد لە جیاتی محەممەد شێخ بیڕەم لە گەشتکارێکی ئینگلیزی دەجێڕێتەوە
لە کتێبخانەی بابەویە لە فاتیکان ئینجیلێکی بینیوە بە زمانی حیمێر بە حیمێڕی نووسراوە پێش لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێیدا هاتووە کە عیسا پێغەمبەر فەرموویەتی ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد بالضبط أو دقة لهمان دق إنجيل دهاتوا خداي گەورە بۆیە لە قورآانی پیرۆز بە هەمان دق هێناویەتیەوە تا هیچ پاساویەکیان نەمینێ. آخر شت ئەوەی کە بەڕاستی پێویستە لە بۆ ئینسانی ئیماندار جێبەجێی بکە لەو چەند ئاەتێک کە باسمان کرد ئەویش ئەوەیە کە بەڕاستی ذکری تەسبیحات ذکرێکی زۆر گەورەیە کە بەڕاستی هەمیشە و بەردەوام ئینسان ئەو ذکرەی لەسەر زاربی بەڕاستی ذکری سبحان الله ذكرك زۆر گەورەیە و بتایبەت ذكري سبحان الله وبحمده سبحان الله العظيم وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.